ئەمیری کۆمەڵی ئیسلامی داوای لە دەنگدەران کرد بە سەرنجدان لە ڕابردووی کۆمەڵ دەنگ بە پاڵێوراوەکانیان بدەن تا بە بوێری و ڕازگۆیی و خەمخۆریەوە لە خزمەتیاندا بین. لامیانەی وتارێکیدا لە ئاهەنگی ناساندنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان ئاماژەی بەوە کرد هەڵبژاردننی نوێنەران لەلایەن خەڵکەوە بەرجەستەکەری یەکێکە لە بنەما و بنەڕەتیەکانی ئیسلام کە گوزارشتە لەوەی دەسەڵات هی خەڵکە. هەڵبژاردننی نوێنەران و بەرپرسان لەلایەن خەڵک و جەماوەرەوە بەرجەستەکردنی یەکێکە لە بنەما و بنەڕەتەکانی ئیسلام کە بریتیە لەوەی دەسەڵات هی خەڵکە، دەسەڵات ئەمانەتی خەڵکە، دەبێ ئەو خەڵک و جەماوەرە بە کەسانێکی شایستەی بسپێرێت. ئەمیری کۆمەڵ بەر لە ئاراستەکردنی دەنگدەران پەیامێکی لەبارەی ستەم و ستەمکاریەوە ئاراستە کرد و سەرجەم نەخۆشیەکانی کۆمەڵگەی لە وشەی ستەمدا کۆ کردەوە. هەموو ئەو نەخۆشی و دەردانەی کە ئێمە بەدەستیانەوە دەناڵێنین، چ گەندەڵی، قۆرخکاری، پاوانخوازی، پڕکردنی حیزب و خزم لەسەر حیسابی قڕکردنی خەڵک و جەماوەر وە گەلێکی دیکەش، هەموو ئەوانە لە یەک وشەدا بەرجەستە دەبنەوە کە بریتێ لە زوڵم، ستەم. زوڵمیش خوای پەروەردگار نەفرینی کردووە لە زاڵمان. خوا سبحانه وتعالى دەفەرمێ ئەلا لعنة الله على الظالمين، ئاگادار بن نەفرینی خوا لە ستەمکارانە. ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕووی لە خەڵکی کوردستان کرد و پێی ڕاگەاندن شەریعەتی ئیسلامی لەسەری پێویستکردوون لە بەرامبەر ستەمدا دادگەری بچەسپێنن، ئەمەش بە خەڵکانی پاک و چاک دەکرێت. براو خوشکانی بەڕێز، خەڵک و جەماوەری کوردستان، ئێمە ئەگەر موسڵمانین پابند کراوین بە پێی شەریعەتەکەمان کە هەوڵ دەین دادگەری بچەسپێنین. دادگەری چۆن دەچەسپێت؟ وەکو زۆر جار گوتومانە پاکسازی بە پاکان دەکرێت، چاکسازی بە چاکان دەکرێت، ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت، ئیسلاحیش بە ساڵحان دەکرێت. ئێمە وەکو میلەتێکی مسڵمان ملزەم کراوین، بەدەست خۆمان نییە دەبێت لەگەڵ عەدڵ دابین دژی زوڵم بین، لەگەڵ مەزلوم دابین دژی ستەمکار بین. هەر لەبارەی دوو چەمکی ستەمکاری و دادگەری مامۆستا عەلی باپیر وتی کە لەسەرمان پێویست کراوە کە هەموو ئەو هۆکار و ئامرازانەی دەبنە هۆکاری چەسپاندنی دادگەری و نێشتنی ستەم و قڕوپڕی بە پێی شەریعەت دەبێ بیان گرینە بەر. بە دامەزراوەکردنی کاروبار، یاسا سەروەرکردن، سیستمێکی حکومڕانی ڕەشید، بە پێوەرگرتنی مرۆڤبوون و هاوڵاتی بوون نەک حیزب و خزم، و بە پێی شایستەی کارپێسپێردران و شەفافیت لە دارایی و لە خەرجی، هەموو ئەو بنەمایانە شەرعەن پێویستە ئێمە بیان چەسپێنین تاکو بتوانین دادگەری بچەسپێنین و زوڵم و ستەم ڕیشەکێشکەین. مامۆستا عەلی باپیر لە بەشێکی دیکەی وتارەکەیدا کە لە ژێرناوی کۆمەڵی ئیسلامی ئامانجی چییە و دەیەوێت چی بکات پێشکەشی کردووتی ئێمە لە کۆمەڵی ئیسلامی دەمانەوێت خەڵکی باش و پاک پەروەردە بکەین، چونکە وەکو ئەو دەیگوت هەرچەندە وڵات پڕ بێ لە خێر و بێر بەڵام کە بەدەستێکی ئەمینەوە نەبوو بەهای فلسێکە. ئێمە دەمانەوێت کۆمەڵی ئیسلامی دەیەوێت گۆڕانکاری بکەین لە ناخی مرۆڤەکاندا، دەمانەوێت خەڵکی باش پەروەردە بکەین. تەماشای کاندیدەکانی ئێمە بکەن کەمن لە چاو خەڵکێک کە زۆر کاندیدان ڕیز دەکا، ڕێزمان بۆ هەموو لایەنێکی سیاسی هەیە، بەڵام ئێمە لەگەڵ کەم و پوختی نەک زۆر و بۆر. لا دەستپێکی قسەکانیدا بە تایبەت بە هاندانی خەڵک بۆ دەنگدان با پاڵێوراوانی حەزبەکەی مامۆستا عەلی باپیر جارێکی دیکە بەشداروانی ئاهەنگەکە و دەنگدەرانیشی لە ڕابردووی کۆمەڵی ئیسلامی ئاگادار کردەوە کە نوێنەر و وەزیر و بەرپرسەکانی چەند بەرامبەری خۆیان کاریگەری و شوێن دەستیان دیار بووە. ئێمە ڕابردوومان پێناسەمانە، ئەندامانمان لە پەرلەمانی کوردستان لە حکوومەتی کوردستاندا تاو کاتە کە بەشدار بووین
لە ئەنجومەنی پارێزگاکان لە حکوومەتی خۆشەویی لە هەر پێگە و شوێنێک لەخوا بەزیاد بێت ئێمە بەرهەممان دیارە بڕشتیان هەیە ئەندامانی ئێمە لەبەرچی ئازایەتی خۆیان نییە ئازایەتی بەرنامەکەیانە ئازایەتی ئەو شەریعەتی خوایە سوبحانەوە تەعالا کە ڕێگەیان نادا بەم لاولادا بڕۆن. ئەمیری کۆمەڵ بە یەک ڕستە بانگەشەی بۆ پاڵێوراوانی پارتەکەی کرد لە کاتێکدا وتی کۆمەڵی ئیسلامی دەیەوێت کە وەکو ڕابردوو لەسەر بەرگری لێکردنی ماف و ئازادیەکانی خەڵک بەردەوام بێت. ئەوەش بە ئەرکی شەرعی خۆمان دەزانین بە واجبێکی دەزانین ئەگەر نەیکەین خۆمان پێ گوناحبار و عەیبدارە. هەر بۆیە لە ڕابردوودا نە لە خشاو بووین کاتی خۆی گوتمان چێ و بژوڵێ ئێمە ناژوڵێین. ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕەخنەی لە نوێنەراتیکردنی ژمارێک لە حەزبەکانی کوردستان گرت لە بەغدا کە زیاتر سەرگەرمی چنینەوەی بەرژەوەندیەکانی حەزبی خۆیان بوون. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هاتووین تەماشای ڕابردوومان کەن دەزانین ئێمە چێین. ئێمە هاتووین پارەمان پێ نێبیدەین بە خەڵک بەڵام هاتووین بە خەرمانێک هەڵوێستی دڵسۆزانە خوا پشتیان بێ بە بوێری بە دڵسۆزی بە خەمخۆری بە ڕازگۆیی هاتووین لە خزمەت خەڵک و وڵاتی خۆمان دابین با پشتمان بگرن با هاوکار و دەستبارگەرمان بن تاکو ئەو ئامانژەی کە هەموو پێغەمبەران بۆی هاتوون عەلەیهیمو سەڵات وسەلام کە دادگەریە بتوانین بیچەسپێنین چیدی کە ئەم وڵاتە قۆرغکاری و پاوانکاری تێدا نەکرێ چیدی هیچ چەند ماڵێک و هیچ چەند لایەنێک و هیچ کەمێنەیەکی ملیاردێر نەبێ لەسەر حیسابی زۆرینەیەکی ڕەش و ڕوود.